حسكن وبقف كبرهمي ما أم برهمي خب خو معنيش تجارة جلو برقد ما صنعي ما بدن أم حسنا كان صنعي جيش دربه بدن واجي بقف بيجون خيار طماطة تشتهي وصا أم حسكن برهم ما مادوش برهم جديدن فلاح ما جوسام غادر فلاح كي خود كين اگر هم چین برهمش دربه بینیم فلاح ما هر او پاری ما دبوش دربه شدن پاری ما بوم ویره نمیدن عزكين بروبومي خوما زياتر بي وحكومتي جارمتي فلاح بداتنو تاكو فلاح بالتاني بروبومي زياتر بتينيتونو زياتر برهم بهينيتينو زياتر باري بوبكاو بخوي بتواني باي مانجونك رمزي بخوي بتشيشيتي گرینگە حکوومەتی یارێمی کوردستان گرنگێکی تەواو بە بەروبوونی کوشتەکەڵە ناخۆیەکاندا بۆ ئەوەی ئێمەی گەل پشت بە بەروبوونی خۆماڵی بەسنی و بە بەروبوونی دراوسە ئەگەر بێت بەروبوونی خۆماڵی بەمەرجێک دەبێ حکوومەت تەواو پشتگیری برا جوتیارەکان بێ لە کەم و کوڕەکان لە پێداویستەکانیدا لە زەوی و لە دەرمان هەرچیان پێویست بێت لە کەم و کوڕەکان بۆیان جێبەجێ بکات بۆ ئەوەی بەروبوونی خۆماڵیەکان لەناو خۆمان بە ئاسانی بەدەست بێن و هیچ کاتێک پشت بە بەروبوونی دراوسەکان نەبەستێت. لە ڕووی بەرهەمی ناوخۆ ئەو شتانەوە هەر وڵاتێک لە ڕووی بەرهەمی ناوخۆوە بەرهەمی ناوخۆی هەبێ ناوخۆی لە ڕووی پیشەسازی و لەو شتانەوە لە هەر شتێکە هەبێ ئەو وڵاتە بە حتمەن پێشەکەوێ و ئیشیشی باشترە بێ ئیش دەسەڵاتی حکومەتیش ئەو حکومەتیش یعنی یارمەتی ئەو خەڵکە بدا و خەڵکەکەیش ئەتوانێ خۆی پێ بگەێنێ و ئیشی خۆی بە جوانی بکا و ئیتر بۆی هەیە ئەو وڵاتە پێشکەوتوترە بێ و پێشی شەکەوەی لە هەموو بوارەکانە.